حاضرن بەڵێ بەناوی بەڕێوەبەراتی ئاچووی پارێزگای سلێمانی و سەرجەم ئەفسەر و کارمەندەکانمان لە بەڕێوەبەراتی ئاچووی پارێزگای سلێمانی پیرۆزباییکی گەرمی جەژنی قوربانی پیرۆز لەسەرجەم موسڵمانانی جیان بەگشتی و موسڵمانانی کوردستان و شاری سلێمانی خۆشەویست دەکەین بە تایبەتی. پێمان باش بوو لەم کاتەدا کە بەڕێزتان بانگێشتی ئێرە بکەین سەبارەت بە چەند ڕێنماییەکی بەڕێوەبەراتی ئاچووی پارێزگای سلێمانی بۆ ڕۆژانی پێش جەژن و ڕۆژانی جەژن. بەڵێ بە فەرمانی بەڕێوەبەراتی ئاچووی پارێزگای سلێمانی بە مەبەستی هاوکاریکردنی هاوڵاتیان و سەردانیکردنی بازار و بە تایبەتی ئەو شوێنانەی ناو سەنتەری شار بەڕێوەبەراتی هاتوچۆ بە ڕۆژانی پێشەژن هەستاوە بە بەربەستکردن و گرتنی چەند شەقامێت لە سەنتەری شاری سلێمانی. لەوانە شەقامی مەولەوی لە سەرەتای شەقامی مەولەوی تاوەکو شەقامی بەدەرچی سەرا و هەروە شەقامی کاکە ئەحمەدی شێخ لە بەردەم دادگای کۆنەوە تاوەکو بەردەمی مزگەوتی گەورە. و لەگەڵ ئەمەشدا بۆ ڕۆژانی جەژن بەڕێوەبەراتی ئاچووە چەند کارێکی تری هەیە کە لەوانە لە یەکەم ڕۆژی جەژن بەڕێوەبەراتی ئاچووی سلێمانی هەڵەسێ بە دابەشکردنی مەفرەزە و کارمەندەکانی بەسەر هاتوچۆی ناوشار بە سەر گۆڕستانەکانی شاری سلێمانی و ڕێخستنی ڕەوشی هاتوچۆ لەسەر گۆڕستانەکان. و لە هەروەها لە ڕۆژانی جەژندا تەواوی ئەفسەر و کارمەندەکانی بەڕێوەبەراتی ئاچووی پارێزگای سلێمانی لە گۆڕەپان و یەکتربڕەکانی شاری سلێمانی بوونیانە بێ خزمەت پێشکەشەکەن لە کاتژمێر 7 تاوەکو 12 شەو و لە دوای ئەو کاتەش مەفرەزەی ئێشەگرمانە بێ لەسەر شەقام و یەکتربڕەکانی شاری سلێمانی لەسەر گۆڕەپانەکانی شاری سلێمانی بۆ ڕێخستنی ڕۆژی هاتوچۆ. هەروەها لە ڕۆژانی جەژندا مەفرەزە و کارمەندەکانمان دابەشەکرێن بەسەر سەیرانگا و شوێنە گەشتیارەکانی شاری سلێمانی بە مەبەستی ڕێخستنی ڕۆژی هاتوچۆ لەو جێگا و شوێنانە بەڕێستان ئەزانن لە ڕۆژانی جەژنە زۆرترین سەردانیکردن بۆ ئەو شوێنە گەشتیاری و سەیرانگاکانە بێ کە ئێمەش هەستاین بە دابەشکردنی خشتێکی کار بۆ ئەفسەر و کارمەندەکانمان لەو جێگا و شوێنانە. و کامێرەکانی چاودێری لە ڕۆژانی جەژن هاوشێوەی هەموو ڕۆژەکانی پێشوو لە ئەرکابن واتە لە ناو شەقامەکانی شاری سلێمانی و لە ڕێگابانەکانی دەرەوە بە هەمان شێوەی ڕۆژانی پێشوو کامێرەکانی چاودێری کارەکەن و ئەنجامدانی کاری یاسایی دژی شۆفێری سەرپێچیکاران ئەوانەی کە بە خێرایی زیاتر لە خێرایی ڕێگەپێدرا و شۆفێریەکەن. و لێرەوە چەند ڕێنماییەکمان هەیە بۆ هاوڵاتیانی خۆشەویست بۆ شۆفێرانی بەڕێز کە لێرەوە ڕای دەگەێنین. بەکارهێنانی ئۆتۆمبیلی بارهەڵگری گەورە بۆ گواستنەوەی سەرنشین و سەردانیکردن بە هەموو شێوەیە قەدەغەیە لە ناو سەنتەری شاری سلێمانی هەر کات ئەم دیاردەیە بەدی بکرێت لەلایەن مەفرەزەکانمان لەلایەن ئەفسەر و کارمەندەکانمان کاری یاساییان لەگەڵدا ئەنجامەدرێت. هەروەها بەکارهێنانی ماتۆر بێمۆڵەت یاخود بەبێ تابلۆ یاخود بەکارهێنانی کەلوپەلی تایبەت بە خۆپارێزی بۆ شۆفێرانی ماتۆرسکیل قەدەغەیە هەر کاتێک ئەم دیاردەیە بەدی بکرێت بە هەمان شێوەی سەرپێچەکانی پێشووتر کاری یاسایی لەگەڵدا ئەکرێت. و داواکاریمان لە شۆفێرانی بەڕێزەوەی کە لە ڕۆژانی جەژندا زیاترین سەردانیکردن بۆ کۆڵان و شەقامە ناوخۆیەکانە بێ بەهۆی سەردانیکردنی یەکتری کە پەیوەست بن بە خێرایی دیاریکراوە لەو جێگا و شوێنانە ئەو پەڕی خێرایی ڕێگە پێدراوە لەو جێگایانە 30 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا داواکارین پەیوەست بن بە خێرایی دیاریکراوە. و هەروەها لێخوڕینی ئۆتۆمبیل بێمۆڵەت قەدەغەیە و کاری یاسایی لەگەڵدا دەکرێت وەکو هەموو ڕۆژەکانی پێشدەژن. و لێرەوە داواکاریمان لە دایکان و باوکانی خۆشەویست ئەوەیە کە ڕێنوێنی جگەرگۆشەکانیان بکەن ئەو کەسانی کە خاوەنی مۆڵەتی شۆفێری نین ئۆتۆمبیلەکان نەدەنە دەستیان تاوەکو تووشی لێپرسینەوەی یاسایی یاخود ڕووداوی هاتوچۆ نەبن. و هەروەها ڕاگرتن و پارەکردنی ئۆتۆمبیل لەو جێگا و شوێنانەی کە ڕاگرتن و پارەکردن تێدا قەدەغەیە کاری یاسایی لەگەڵدا ئەنجامەدرێ بە تایبەتی لە ڕۆژانی جەژندا زۆرترین ئۆتۆمبیل سەردانی سەیرانگا و شوێنە گشتیەکانەکەن و لێرە داوایان لی ئەەکەین خۆیان بە دوور بگرن لەو سەرپێچیکردنەی کە ڕاگرتن و پارەکردن لەو جێگانەی کە ڕاگرتن و پارەکردن تێدا قەدەغەیە. هەروەها هەندێک دیاردە هەیە کە لە جەژنەکانی پێشوودا بەدیەکرێ و لەم جەژنەشا بە دڵنیاییەوە ئەو کاراکرێ بە کرێداری ماتۆر بۆ گەنجان بۆ کەسانی کە خواتە من 8 ساڵن یاخود ئەو کەسانی کە خاوەنی مۆڵەتی ماتۆر لێخوڕین نین
بە هەمان شێوە کاری یاسایی دژی ئەو کەسانە شەکری هەم ئەو کەسەی کە ماتۆڕەکەی پێدا هەمە کەسەشی کە لێ بەڵێ بینەران ئەوە هەوادیتی